لا دانیشتنی دوێنێ یانزومەنی نوێنەرانی عێراقدا پرۆژە یاسای هەڵبژار دەنجی هەولێر رادیۆی مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان 25مین مۆمی تەمەنی خۆی داگیرساند و لەم ساڵ یادەشدا بەڕێوەبەر و کارمەندانی ئەم رادیۆیە پیرۆزباییان ئاراستەی سەرجەم گوێگران و کارمەندانی رادیۆی دایک کرد. لە یادی 25 ساڵی دامەزراندنی دەنجی هەولێر رادیۆی دایک لە دوای ڕاپەڕین لە ناخی دڵەوە پیرۆزبایی لە تێگڕای کارمەندان و هەروەها بەڕێوەبەر و هەموو ئەو کادیر و کارمەندانێک کەوا ڕۆژێک لە ڕۆژان لێرەکانیان کردووە پیرۆزبایی خۆمیان ئاراستاکەم. رادیۆی دایک لە دوای ڕاپەڕین خزمەتێکی زۆری بەچاوی شاری هەولێری کردو لە ماوەی ڕابردوودا تەمەنێکی بەخشیوە و هەروەها چەندین کادیر و کارمەندی لێرە پێگەیاندووە. بێگومان رادیۆی مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک خوێندنگایەک بووە بۆ پێگەیاندنی میدیاکارانی کوردستان. رادیۆی دەنجی هەولێر لە 1992 لە سەردەستی ئەندازیاری بەتوانە محەممەد مارکۆنی دامەزراوە و بە یەکەم کەناڵی ڕاگەیاندن دادەنرێت لە شاری هەولێر. هەر بۆیەش بە رادیۆی دایک ناو دەبرێت و هەمیشە دەنجی پێشمەرگە و حەق و ڕاستی بووە. رادیۆکەمان سرەڕای هەبوونی قەیرانی دارایی و ئەو ڕۆژگارە سەختەی کە ئەمڕۆ نەک هەر کەناڵەکەی ئێمە بەڵکو سەرجەم کەناڵەکەنە ڕاگەاندنی کوردستان بەتابەت کەناڵە حیزبیەکان و تەنانەت ئەهلەکانیش تووشی باری سەختی ئابووری بوون، بەڵام رادیۆی کەی ئێمە هەر بەردەوام بووە. بێگومان لەوانەیە سیستیمان نواندی بێ سەبارەت بە هەبوونی بەرنامە وەک جاران بێگومان بەرنامە پێشکەش ناکرێت وەک جاران، ینی بڵێن ژمارەی کارمەندانمان کەم بۆتەوە و مەودای پەخشی رادیۆ و ماوەی کاتی پێشکەشکردنی بەرنامە کەم بووتەوە. بێگومان ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانە ئابووری کە لە هەرێمی کوردستاندا بێگومان هەموو جونگەکانی ژیانی گرتوێتەوە بەتابەت ڕاگەیاندن. ئەم رادیۆیە لە دوای ڕاپەڕین خزمەتێکی زۆری بە شاری هەولێر کردووە و مەڵبەندێک بۆ پێگەیاندنی میدیاکارانی کوردستان سەرەڕای قەیرانی دارایی و چەندین هەورازی و نیشێوی بینیوە تاوەکو ئێستاش بەرداوامە لە پەخشی بەردامەکانی. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.